أشهد أن محمدا بینەرانی ستاندەر سڵاوتان لێبێ، جارێکی تر هاتمەوە خزمەتتان بۆ ئاشناکردنتان بە شوێنێکی تر کە ڕۆڵ و کاریگەری گرنگی هەبووە لە ڕابردوودا و لە داهاتووشدا ڕۆڵ و کاریگەری گرنگی دەبێت. دەمەوێت ئەمڕۆ ئاشناتان بکەم بە خانەقای چواخوڕنە کە سەر بە تەریقەتی نەقشبەندیە و دەمەوێت سوپاسی جەنابی مامۆستا شێخ مەلا محەممەد ڕناقەوی بکەم کە ئەو دەرفەتەی بۆ ڕەخساندین کە گفتوگۆیەکی لەگەڵ بکەین و لەبارەی خانەقای چواخوڕنەوە. ئەو مەشایەخانە کە سەرپەرشتیان کردووە مەسەڵەکو دکتۆرێکی وا بوون، چۆن دکتۆر مەسەلە دەتوانێت نەخۆشیە کابرای ببینیتەوە عەلاجی بۆ دادەنێ، ئەوانی ئەو نەخۆشی ناودڵی و نەخۆشی نەفسیانیان کە پێیان شارەزا بوون مێژووی ئەو خانەقەیە دەگەڕێتەوە بۆ سەردەمی جەنگی جیهانی یەکەم، کاتێک لەو ساڵەدا یەکێک لەو بنەماڵانە لە دەڤەری باڵەکەیەتی لێک پێم خۆشە هۆکاری دروستبوونی خانەقا بزانم هۆکارەکەی کە دروست بوو بە چ هۆکار و مەبەستێک ئەو خانەقایە دروست بوو. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلقه محمد وآله أجمعين. لەبارەی خانەقا و مەسەلە خانەقا بە مطلقی کە دروست بووە لە کاتی خۆی مەبەست خزمەت بە ئاینی ئیسلام و بە هاوڵاتیان بووە هەر لە سەرەتاوە مەسەلەکە ناویان ناوە خانەقا بە تایبەتی خواجەکانی نەقشبەندی هەر لە سەرەتای سەدەکانی ئەوەلی لە ئیسلامەتی کە دروستیان کردووە خزمەتیان بە میلەت کردووە. ئەو کەسانی مەسەلەکە بە زۆری بێمەوا بوون یا ویشتیانە وەکو بڵێن هیجرەت دەروەتەن کە یەکێک بووە لە ئادەبەکانی تەریقەت خەڵک دەبین لە وڵاتی خۆی ڕۆیوە، چونکی سونەتە ئەو هیجرەتە اقتدا بە حەزەتی پێغەمبەر و عەلەیهی سەلام حەزەتی ئیبراهیم وەکو خوا دەفەرمێ اتبع میلەتە ئیبراهیم حەنیفە، ئەوان وڵاتی خۆیان چۆل کردووە، خەڵکیش بووە وڵاتی خۆی لە پێناو خواناسیدا چۆل کردووە و گەڕاون. جا ئەو خانەقانە کە دروستکراون لە کاتی خۆیدا ئەو کەسانە کە وا بوون دوورکەوتون لە وڵاتی لەو شوێنانە ماونەوە و تەخوا و تاعەتی خوای تەعالایان کردووە تاکو بەخوا گەیشتون بە اقتدا بە ئەهلی سوفە لە زمانی پێغەمبەری پیاوی ئەهلی سوفە عەلەیهی سەلات وەسەلام ئەو ئەسحابانە کە جەماعەتێک بوون لە مزگەوتی پێغەمبەری دەمانەوە صلی الله علیه وسلم کەسابەت و شتیوان نەدەکرد، تەنیا خەریکی عیبادەت و خواپەرستی و قورئان و حەدیث و ئەو جۆرە شتانە بوون. جەماعەتێکی زۆر بوون لەوانە، ئەو جەماعەتە زۆر مەسەل لەوێمانەوە ئەو خەڵکانە لە پاشی ئەسحابان ئەو شێوازیان تەرکە نەکرد کە دەمانەوە لە خانەقایەکاندا دەمانەوە لەوێ خزمەتیان پێدەکرا و مەسەلە خواردەمەنی و جێگای نووسن و ئیسراحەت و ئەو جۆرە شتانەیان بۆ دابینکراوە بۆی کە بتوان تاعەت و عەبدایەتی خوا بکەن و خوا ناسی بکەن و وەزانستی لە بارەی زانستی ئیسلامیەکانە پەیا بکەن. ئەوە گومانی تێدا نیە مەسەلە کە ئەسلی دروستکراوە بۆ ئەو دروستەوە بۆ مەبەستا کە ئەو خەڵکانە لەوێ کۆبوونەوە دڵ و دەروونیشان پاکراوەتەوە، چی نەفسی ئینسانی پیسە و گوناهانەی دڵی ئیلا لەو ڕێگانانە بێ یعنی دروست نابێ، ناتوانن مەسەلە دڵ و دەروونی خەڵکی پاک بگرێتەوە. بازێک گوناه هەیە ئینسان هەر ناتوانین تەرکیکە ئیلاگە لەو ڕێگانە نەبێ، لە ڕێگای تەریقەتەوە نەبێ. تەسکیەی نەفس پاکردنەوەی نەفس کە لە قورئاندا باسی کراوە بە زۆری، ئەوانە کە خەریک بوون لە بوو شوێنانەدا ماونەوە بە پێی ئاگاداری ئەو مەشایەخانە کە سەرپەرشتیان کردووە مەسەڵەکو دکتۆرێکی وا بوون، چۆن دکتۆر مەسەلە دەتوانێت نەخۆشیە کابرای ببینیتەوە عەلاجی بۆ دادەنێ، ئەوانی ئەو نەخۆشی ناودڵی و نەخۆشی نەفسیانیان کە پێیان شارەزا بوون عەلاج و شتیان بۆ داناون و ڕێگایان بۆ داناون، جا لە ڕێگای ڕیاضەوە و عیبادەت و ئەو جۆرە شتانەوە تاکو نەفسەکەیان تەسکیە بێ و پاک بێتەوە بۆ خواناسین و بێتە ئیسلامەتێکی ڕاستەقینە. هر کسی تالی بشمعی طلعتی جانان بی شو بخلق روشت صنعتی پروان بی
بادو جرگی بخنجر مامۆستا محەممەد جەنابێت کتێبێکت نووسیوە لەسەر مێژووی خانەقا. ئەو خانەقایە لە قڕناقەوەوە تاک و چواقوڕنە. دەتوانی بۆمان باسی مێژووی دروستبوونی ئەو خانەقایە بکەی لە قڕناقەوە تاکو ئێستا کە دروست بۆ باسی ئەو کەسایەتیانە بکەی کە لەو خانەقایەدا بوون و ڕۆڵیان هەبووە لە خانەقایەکەدا؟ بە ناوی خوای گەورە و میهرەبان سەرەتا بە خەراتنی جەنابت دەکەین و دەستخۆشی لێ دەکەین بۆ ئەو بەرنامە جوانانە بە هیوای بەردەوام ئینشاءالله. دیارە خانەقای نەقشبەندی یەکێکە لەو خانەقایانەی بە تایبەت لە بناری قەندیل کە مێژوویەکی دێرینی هەیە. ئەو خانەقایە مێژووی ئەو خانەقایە دەگەڕێتەوە بۆ سەردەمی جەنگی جیهانی یەکەم، کاتێک لەو ساڵەدا یەکێک لەو بنەماڵانە لە دەڤەری باڵەکایەتی لە یەکێک لە گوندەکانی دەڤەری باڵەکایەتی بەهۆی وێرانکردنی گوندەکەیان لەلایەن ڕووسەکانەوە کە بنەماڵە حاجی شێخەمینی قڕناقە بوو کە ئێستا لە چواقوڕنەدا درێژە پێدەری ئەو بنەماڵەیە هەیە، کۆچی کردووە بۆ گوندی قڕناقە و لەوێ بووە بە مەلا وەکو مەلا دامەزراوە لەوێ لەسەر فەرمانی شێخ نەجمەدینی بیارە لە ساڵی 1915 زاینی خانەقا و مزگەوتێکی دروست کردووە. ئەو خانەقا و مزگەوتە بە ماوەیەکی کەم بۆتە سەنتەرێکی گرنگی ئاین لە ناوچەکەدا لە بواری ڕۆشنبیری، لە بواری زانستدا، هەم لە بواری نیشتیمانیدا دەبینین ئێمە لەو خانەقایەدا خزمەتی فەقیر و هەژاران کراوە و هەر لەو خانەقایەدا خەڵک فێری زانستی شەرعی کراوە. ئێمە تەماشاکەین حاجی شێخەمین خۆی کەسێکی زۆر خزمەتکاری هەژاران بووە و کەسێک بووە زۆر عولەمای خۆشویستون. هەتا یەکێک لە برازاکانی کە مامۆستا مەلا ئەحمەدە زوو مەلایەتی پێتەواو کردووە و بەڵام لە تەمەنێکی کەم داوافاتی کردو، دواییش جەنابی مامۆستا شێخ محەممەدی قڕناقەوی مەلایەتی تەواو کردو، لەوێ حوجرەی کردوتەوە لە بناری قەندیل. چەندین کەس لەو خانەقەیە و لەو حوجرەیەدا خوێندویانە و زۆربەی مامۆستایانی دەڤەرەکە لەو خانەقەیەدا خوێندویانە کە ئێستا مامۆستای ئاینی نەجگە لەوەش ئەو خانەقەیە مەرکەزێک بۆ پێکەوەژیان دەبینین، چونکە بناری قەندیل پێگیەکی گرنگی هەبووە و لانکەی تەواوی شۆڕشەکان بوو، هەر لە شۆڕشی ئەیلولەوە تاوەکو دەگاتە شۆڕشی نوێ زۆربەی پێشمەرگەکان لەو خانەقەیە داماونەوە و هەتا ئەوانەی کە قەدیمن دەڵێن ئەو گوندە کاتێک کەسێک کە میوانی هاتووە پێی عیب بووە لە ماڵی خۆی خزمەتی بکە هاتووە لە خانەقانانی داوەتێ، چونکە ئەو دەمی گرانی بووە لە ناوچەکەدا بە تایبەت لە گوندی قڕناقە و خەڵکێکی زۆر پشتگیری لە تەواوی گوندەکان بە تایبەت لە گوندی قڕناقە و خەڵکێکی زۆر پشتگیری ئەو خانەقەیان کردووە و هامووشی ئەو خانەقەیان کردو. ئەو خانەقەیە شوێنێک بووە کە دینێکی میانڕە و لەسەر شێوازی کوردەواری و لەسەر شێوازی عولەمایانی کورد پەرەی پێدراوە. دیارە خانەقای نەقشبەندی لە قڕناقە وەکو لقێک لە خانەقای بیارە و شێخانی نەقشبەندی لە سەردەمی شێخ عەلاءالدینی بیارە و لە سەردەمی شێخ عوسمان سیراجەدینی دووەمی بیارەش بەردەوامی پێدراوە هەتا وەکو 1978 کاتێک کە گوندەکان ڕاگوێزراون. لەو پێش ئەوش حاجی شێخەمین کۆچی دوایی کردووە و هەر لەوێژ نێژراوە. مامۆستا شێخ محەممەدی قڕناقەوی کراوە بە سەرپەرشتیاری خانەقاکە و تەریقەتی نەقشبەندی لە بناری قەندیل و دەڤەری پشدەر و بیتوێن دوایی گوندەکان ڕاگوێزراون. لە ساڵی 1970 ئەو خانەقەیە گوازراوەتەوە بۆ چواقوڕنە و لە چواقوڕنەشدا ڕۆڵێکی گرنگی هەبووە هەتا ئێستاش کە ئەو ڕۆڵەی بەردەوام هەیە. شەوانی جومعە و سێشەمە زیکری نەقشبەندی تێدا کراوە و جەنابی مامۆستا شێخ کە کەسێکی نیشتیمان پەروەر بووە پەیوەندی لەگەڵ زۆربەی سەرکردە و بەرپرسەکانی ئەو کاتدا هەبووە هەر لە شۆڕشی ئەیلولەوە هەتاوەکو شۆڕشی نوێش کە نامەگۆڕینەوە چەندین سوڵح لەسەر دەستی ئەو کراوە لە خانەقەیەدا بە تایبەت لە شەڕی ناوخۆدا ڕۆڵێکی گرنگی هەبوو بۆ نەمانی شەڕی ناوخۆ لە نێوان یەکێتی و پارتیدا، شەڕی ناوخۆ لە نێوان حەرەکەی ئیسلامی و یەکێتی نیشتیمانی کوردستان کە لەو ناوچەیەدا بووە. لەو خانەقەیەدا ئاشتەوایی کراوە لەگەڵ هەتا ئێستاش بەردەوام بوو و کەم تا زۆریش خەڵک هاتووە لێرە خوێندوویەتی و بەردەوامی پێدراوە هەتا ئێستاش کە ئێستا خانەقەیەکە
بە شێوازێکی جوان ڕۆژن کراوەتەوە و لە پاڵیشیدا حوجرەی بۆ زیاد کراوە کە ئەوە جێگای دەستخۆشیە. دیارە ئێرە خانەقای نەقشبەندیە لە چواقوڕنا ناوەندی تەریقەتی نەقشبەندیە لە پشدەر و بیتوێن. لێرەدا دینێکی میانڕۆ و فێری خەڵک دەکرێت تاکە دەتوانین بڵێ تاکە مەرکەزە کە لە هەموو حیزبێکەوە دوورە، لە هەموو شتێکی سیاسیەوە دوورە، تەنها خەڵک بانگ دەکەین بۆچی؟ بۆ ڕێگای خوا لەسەر ڕێبازی عولەمایان و زانایانی کۆنی کوردەواری. یعنی دینێکی کوردەواری دەخوێنرێت و دەگوترێتەوە لەو خانەقەیەدا کە لە شوێنەکانی تر نییە و بە خۆشحاڵیەوە بەردەوام دەبێت بە هیواین لە داهاتوشدا ببێتە مەرکەزێکی گرنگ بە تایبەت حوجرەکەی. جنابی مامۆستا شێخ دەمەوێت بزانم ڕۆڵ و کاریگەری خانەقا لە خزمەتکردنی کوردایەتی و شۆڕشەکانی ڕابردووی کورد چی بووە و ڕۆڵ و کاریگەری لە ڕووی ڕۆشنبیریەت و خوێندەواری لە ڕابردوو چۆن بووە؟ چونکە ئەگەر سیر بکەین لە ڕابردوودا زۆربەی شاعیران و نووسەران و ڕۆشنبیران پەروەردەی خانەقا و حوجرە و شتەکان بوون. دەمەوێت کاریگەری خانەقام بۆم باسی کاریگەری خانەقا بکەیت لەو ڕۆیەوە. دەمان کاریگەری خانەقایەکان شتێکە لە هەموو کەسکە لە مێژوو ئاگادار بێ لێی ڕوونە و ناکرێ بە پاشگوێی دا و یعنی فکر بکەینەوە لەو کاتەی کە ئیمپراتۆری گەورەی عوسمانی ڕووخا کە ئەو دەوڵەتی ئیسلامی تەقریبەن کۆتایی پێهات و پارچە پارچە بوو، هەر میلەتە گویستیان کە دەوڵەتی خۆیان دروست کرد، بەڵام کوردستانیان دابەش کرد و بەسەر چەند دەوڵەتاندا. لەو کاتەی چی بوو؟ تەنیا خانەقایەکان بوون کە بە گشتداگیرکەراندا چوونەوە. یەکەم شێخ عوبەیدای لەهریە کە مرشیدی تەریقەتی نەقشبەندی بوو و هەروەها شێخ سەعیدی پیران هەر مرشیدی تەریقەتی نەقشبەندی بوو، شێخ عەبدولسەلامی بارزان هەر مرشیدی تەریقەتی نەقشبەندی بوو. ئەوانە بە گشتداگیرکەراندا چوونەوە، گوتیان مادام هەموو میلەتێک دەوڵەتی هەبێ دەبێت کوردیش دەوڵەتی هەبێ وەکو ئەو میلەتانە. لەو کاتەشدا دایانویست ئەگەر بێت و دەوڵەتی ئیسلامی دروست بێتەوە و خەلیفە هەبێ ئامادە بوون کە خزمەتی خەلیفەی موسڵمانان بکەن، بەڵام مادام هەموو میلەتێک دەوڵەتی خۆ دروستکە پێیان شتێکی ناڕەوا بوو کورد بەتەنیا بمێنیتەوە، چی کوردیش تەواشە بکرێت، چی خوای تبارەک وتەعالا مەسەلا هەموو میلەتێکی کە دروست کردووە لە قورئاندا دەفەرمێ یا ئەیها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا إن أكرمكم عند الله أتقاكم. يعني أي خلقين أخوة فرمي إما إيومان درستوا لنيرو ميكان كآدم وحوان طبعا وكدومان بشان قالوا شعب وبشان قبيلة وعشيرة لخاتي بزان لمانتان برسل لكن خواهي تعالى وكسيك وتقواي زيادة البيع بالنسبة لخواهي تعالى كي تقواي زيادة أو نقبة في ملة بليو ملة عربة أو جاء خواهي تعالى هلا قرآن دا كذا فرمي وأنزلنا إليك الذكر لتبين للناس ما نزل إليهم. بپیغمبری ده فرمی علیه السلام در ذکر قرآن من بکنه تو نردوه حتی اتو بیان کی بیان اوی که بیان هاتو تخوار که ها پیغمبر علیه السلام لهمو که معنای قرآن زیاتر شارزاب بو لهمو که زیاتر تیگشت و بوی هاتو بپی آیاتکش و پیغمبر علیه السلام لو باره که فرمویتی الناس سواسية كأسنان المشتي لا فضل لعربي على عجمي إلا بالتقوى. دل عالم يكسانه وكو دانا كان شانه تماشا بكا شانه دانا كيمو ليك داره ودين يعني ليك نايلونه همو دوا دانا دبن فقد نسينا كان يكا دا فرميش فضلو قوليني بو عربكي لسر عجمكي إلا بتقوى نبي بزوري لزاراواي عربي قديم لا بخصول الآيات وحديث ذاك عجم قترا مانا غير عربان في هذا عجم كوابي عرب ناس يعني خول كشي بهوي كعربا لسر عجمكي لسر ملتكي ديكا لسر كردكي وخواي تعالى ككردي دوسكو بوي دونك وك الشواشة بكي وبشو سيتوا بو بيوا مثلا خوام بحق زاني كبرجري لملتكي خوام كانوا شورش يندرس كت يكم ميشو كد مثلا كدرس ولا سر طريقته لخالقايا كانوا مثلا جارة طالب بيوان راوا او شورشانه كدرس بون هم لو باري وبون عرستان كرا او انا كامو مرشدي طريقتي نقشبندي بون
چه شيخ سعيد بيلانا، شيخ عبيد الله نهرية، شيخ قادي شمزنان، شيخ عبد السلام بارزان، أوان هم شورشان كدو بقش داقيت كلانا شنو مثلا رونا للتاريخ داك هم معلومة بشي زور يعني مثلا كتوش الشهيد بونو درب دريو مثلا الشيخ سعيد بيلان، شيخ عبد السلام بارزان هو إعدام يعني كدنو حكم إعدام يعني بصدر تصفان وشيخ عبيد الله نهرية توشي درب دريو نقل ولاتي تائف يعني كلوين منفيان كد ولا باري روشنبيلي شو دوباره روشنبيلي كانوا خويندواريه فكر بكين لخانقايا كان بو نمونه مثلا خانقاي بياري كلي بنيجي كنمونه بيبينينوا هل زمان عزت الشيخ عمر وكاودان كرا شيخ حفتا فقيت ابن هل سر مصرفي او خانقاو بن مالي الشيخ كخدمت يام بكرا كزربي اجازه كان علمي زانسي دشتو سروان إرسال لا يزال إرسال 56 فقيه هل دخوينا اللويو حتى أوصل مثلا 53 فقيه إجازان اللويو ورقتو إجازين ملاياتي بروانا ميزان السيان بيدرا هذاك لا علماء كان دوان صالان دا حكومة لم ناري بو مصر بو إخوان دواري ولقل أسهلي مصر لوي وكان أو لا أوان عالمك دعوتي كرون لوان دريفتي إجازين عمي من دقريتو سر بياري كلوي لكات خوي إجازان برقتو قديم ولوي ومثلا وافي بفي هات وتخواري أو زانست مثلا خانقاي نهية شروا كاخوين دواري تياكرا وبزوري خلاصة أو علمانا كفكر كين أكثر إجازة مكان كردستان كفكر كين دشت سروان وهلوها قبيل كين ومثلا لكردستان ابن مالي حيدر يكان كمشهور لكات خوي كالبغداد يبون كزربي إجازة كاني ملايكاني كردستان دشتو سروان أوانش هلا طريقتي نقشبندي ومريدي مولانا خالد يبون همويان خوين دواري كوابي خانقاء مثلا لا يزال إرساش مثلا هالدوري هي لزوري ثقافة وروشنبيلي لخلينا باري شريعته وحول ياندا بهموت واناك مثلا دين إسلام شون زانيت الشريعة دوا بخلق غير رابقا كدجي أو كسارج مثلا كبيشتوانا بيلو باوري زياد كلقل إسلامتي وأهل السنة والجماعة نقنجي نيالن بيتنا بإسلامتي حول يوان دا بيلو باوري راسقيني إسلامتي أهل السنة والجماعة بيلو باوري راس بمعني توا وشريعتك بيادة بكري لكردستان وهم ولاتي إسلامتي دا هلوا فما آقامان لكردستان دانا لوالله تكاري ديكش هل حول أوانا بون كبرقيان كدو لبيلو باوري راس إسلامتي ولزانستي بوي مثلا شادكا كشاعر كان فكر دكينو هم ودرشوه وخانانا نو بزوري لو فلانان خويندوا بوي إرساش هلا يزال الحمد لله رب دوام وإن شاء الله رب دوام يجذبه أو دينا إن شاء الله خوي تعالى دي فارزي هشان دزور زمانا إذا مثلا بيلو باوري ناراض بيشتوي أنا كوا بلاري كذا برنو بيلو باوري عالمك يبقورن فقط خوي تعالى ما وكي كم ودوايا أواني لنا وبدوكم معتزلة ومثلا جماعات كان يديكو مجسمة ونظام فلان وفسارو وكلو حفتاو سفر قانا كبيغمبر إشاري ولكن عليه الصلاة والسلام كأمة دبيته كتفرمي كان لصرقا راستقين أيوكش فرمي ما أنا عليه وأصحابي أويك خوم وأصحابي خوم رسلن أو بلو باوري راسي مثلا بخانق خاكل أو بلو باوري عند بيكا بيغمبر خو وأصحابه كانوا بلو باوري راستقين أهل السنة والجماعة لرواياتك فرمي سواد أعظم يعني زربي زور شرح السنة والجماعة هليك دقري توا جاء بلو باوري أو راستقين أهل السنة والجماعة إمش إساس أو ما عندك دفاعي لبكينو بيني تو خو شريعة الإسلام راس خو بخلق رابقا بيلو باوري خلافي نكويتنا لا إن شاء الله دعوة ذكين كخواي تعالى برقرار يبكاو هالبردوام به إن شاء الله تعالى بینەرانی در لێرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم جارەشمان کە ئاشناکردن بوو بە خانەقا و مزگەوتی چواخوڕنا هیوادارم سوودێکمان پێگەیاندن بن و ئاشنامان کردبن بە ناوچەیەکی تری گرنگی کوردستان بەخواتان دەسپێرم و لەژێر پارێزگاری خوای گەورەدا بن.